بەناوی خوای بەخشندەی میهرەبان بینەرانی ئەزیز و خۆشەویستی ڕچەی زانایان سەلامی خوای گەورەتان لەسەر بێ خۆشحاڵ و شادومانین کە لە ئەڵقەیەشتری بەرنامە لە خزمەتی ئەوەی ئەزیز و خۆشەویستدا دەبین بۆ پێناسکردنی مامۆستایشتری ناوداری کورد بۆ ئەڵقەی ئەمجارە لە خزمەتی مامۆستای ڕێزدار جەنابی مامۆستا عەبدولواحید عەبدولقادر بین کە یەکێکە لە مامۆستا ناودارەکان و مامۆستا خزمەتکار و خزمەتگوزار و ئەهلی عیلم و عیرفانە بۆ هیوایان کە سەراپای بەرنامە ببێت تا جێگە ڕەزامەندی خوا و ئێوەی ئەزیز و خۆشەویستیش لەگەڵمانە سوودمان بن بینەرمان بن. ژیان نامەی مامۆستا مەلا عەبدولواحید عەبدولقادر ئیسماعیل. مامۆستا عەبدولواحید عەبدولقادر ئیسماعیل لە ساڵی 1923 لە خێزانێکی جووتیار لە گوندی دارەت و لە شاری هەولێر لەدایک بووە و هەر لەوێژ لە سەرەتای تەمەنی چۆتە حوجرەی مامۆستا مەلا عومەر دارەبەنی بە مەبەستی خوێندنی وانە سەرەتاییەکانی مەلایەتی. دواتر چۆتە لای مامۆستا مەلا سەعید لە باغەمرە ئەفەندی و هەر بە مەبەستی خوێندنی زانستی شەرعی دەڕواتە گوندی مشار لای مامۆستا مەلا محەممەد مشاری و دەڕواتە خزمەتی مامۆستا مەلا عەبدوڵڵا فەرهادی لە سوورێژە. لە ساڵی 1943 ژیانی هاوسەری پێکهێناوە دەبێتە باوکی دوو کوڕ و دوو کچ و لە ساڵی 1945 لەلایەن مامۆستا مەلا عەبدوڵڵا لە مزگەوتی ژێر قەڵات بڕوانامەی زانستی شەرعی وەردەگرێت و سەرەتای مەلایەتی لە گوندی دارەتوو بووە. دواتر دەڕواتە قۆپەقڕان، پاشان لە 1950 تا 1954 دەڕواتە گوندی دوانزە هەوار، جا دەچێتە گوندی جێژنەکانی سۆرە بۆرە لە بەحرکە، پاشان دەچێتە گوندی کەلوور لە ساڵی 1959 تا ساڵی 1963 و لە ساڵی 1964 تا 1969 دەڕواتە گوندی ترکەلان لە نزیک کەرکوک. دوجار لە ساڵی 1969 تا 1981 لە ناحیەی سولەیمان بەگ دەمێنێتەوە. ئەو شوێنانی کە باس کرا مامۆستا عەبدولواحید بە مەبەستی مەلایەتی لە پێش نوێژ و وتار خوێندنەوە و تەدریس تیایاندا ماوەتەوە. مامۆستا لە 27 سەی 1981 لە تەمەنی 58 ساڵی لە کاتی خوێندنەوەی وتاری هەینیدا دڵە گەورەکەی لە لێدان دەکەوێت و تەرمەکەی دەهێننەوە شاری هەولێر و لە گۆڕستانی دارەت و بە خاک دەستپێردرێ. بەڵێ بینەرانی ئازیز و خۆشەویستی ڕچەی زانایان دووبارە سەلامی خوای گەورەتان لەسەر بێ لە خزمەتانە بەردەوام دەبین بۆ درێژەدان لە ژیانی جەنابی مامۆستای پەیابەرزمان. لە سەرەتادا ئەوەی کە ژیانی مامۆستاتان بیست ئێستا کەش لە خزمەتی یەکێک لە کوڕەکانی بەڕێز دکتۆر عەبدولحەکیمی ناوە سەربردەی ژیانی جەنابی مامۆستا زیاتر لە ژیانیان ڕوودەچین بۆی کە بزانین مامۆستا لەکوێوە دەستی بە دراست کردەوە لە خزمەتی چێ و تا ئەو کاتێک کە بڕوانامە وەردەگرێ و دەرس بە دەرزبتنەوە دەکات لە خزمەتی ڕێزدار جەنابی کابلاشیم. سەلامی خوای گەورە لەسەر بی و خۆشحاڵین. بسم الله الرحمن الرحيم والصلاة والسلام على رسوله الأمين وعلى آله وصحبه وسلم. سرتا بخيراتتان دەکەم و سوپاسان دەکەم بۆ ئەکری کە کێشاوتانە و مادیبوونتان لە خزمەت مامۆستایان و پیاوانی ئاینی و بەتایبەتی باوکی ڕەحمەتیم ئینشاءالله. جەنابی مامۆستا دەستپێشی خوێندنی زانستی شەرعی لە چ تەمەنێک بوو و لە کوێش بوو؟ بدایەت لە 6 ساڵی ساڵی 1929 لە گوندی دارەتوو کە جێگای لەدایکبوونیتی دارەتووی نێزیک هەولێر لە بن هەولێر لەوێن دەرێت دەستی بە خوێندنی سپارە و کردیە لەکن مامۆستا مەلا عومەری لەکن مامۆستا عومەر لەوێن دەرێ مەلای دارەتوویە بوو. بەڵێ چەند لەوێ ماوە دواتر چۆن قۆناغەکانی تری بڕیوە؟ ئەو پاشان پاشی کە دوسێ قۆناغی لەوێن دەرێ ئەوە کرد بگە دوای ڕۆیشت لە بۆ گوندی سووریژە لەکن مامۆستا مەلا عەبدوڵڵای فەرهادی ئەو پلەک لەوی بەرزتر بوو. مامۆستا مەلا عەبدوڵڵا لەوێ زۆر نماوە دوای چووە مشاری لەوێ مامۆستا مەلا محەممەدی مشاری هەبوو چووە لەوێن دەرێ خوێندی
و سەردەمە چیش ساڵێک لە زەرتک بووە لە لای ساڵەی مامۆستا مەلا محەممەد هەبوو پێمان دەوت مامۆستا مەلا محەممەدی بابی مامۆستا مەلا محەممەد کە ناوی مامۆستا مەلا عومەر بوو لەوێش خوێندیتی و ئاخر قۆناغیش لەکرد مامۆستا مەلا عەبدوڵڵا کە ئیستا مزگەفتەکە بەناوێتی مزگەفتی مامۆستا مەلا عەبدوڵڵا لە بەرامبەر خەڵاتی باوکی مامۆستا مەلا فایز و مامۆستا مەلا عەلی لەکە باپیری مامۆستا مەلا ڕەشاد و مەلا عیماد. بەڵێ ینی ئەوەی کە مامۆستا خوێنی هەر لە هەولێر و دەوروبەری هەولێر هەولێر و دەوروبەری هەولێری خوێندێتی بەڵێ تا شەهادەی وەرگرتووە دوزار لە کوێ ئیجازەکەی وەرگرت تا ئیجازەی دوازدە عیلمی لە کرد مامۆستا مەلا عەبدوڵڵای وەرگرتووە. مامۆستا مەلا عەبدوڵڵای کە بابی مامۆستا مەلا فایز و مامۆستا مەلا عەلی بەرامبەر مزگەفتەکەی بەرامبەر مزگەفتی هەر لەو مزگەفتی لەوێن دەری ئیجازەی وەرگرتیە. ساڵی چەند بوو لەبیرتە؟ ساڵی 1945 بوو. لە 45 وەرگرتی. پاشەوەی کە بڕوان نامی وەرگرت چۆن دەستی بە مزگەوتی وەرگرتەوە تا یەکسەر لە گوندی خۆی لە دارەتوو بووە مەلا لە گوندی دارەتوو بە زۆری نەخەیان پاشی هەینێ 2 ساڵ بوو هەتا 3 ساڵی لەوێ دوایی باری کرد ڕۆیشت بۆ گوندی قۆپەقران لەوێش چەند مانگێک ماوە ئەو چۆ 12 هاوار لای خەراجی لە خەراجی لەوێن دەرێ 5 ساڵ ماوە. پێش ئەوەی بڕۆینە سەر دراسەتی جەنابی مامۆستای کە فەقێ و حوزری هەبوون بەر لەوە لەو تەمەنی کە بەڕێستان لەگەڵی بوون مامۆستا باسی کەسایەتی جەنابی مامۆستان لەو کەوکاتە چۆن خوێندنەک دەیخوێن چەند ئیلتیزامی هەبوو بە دەرسەکانی وڵی ئەوەی باسییان دەکرد مامۆستایەکانی کار لەگەڵی مابوون مامۆستا مەلا سابیر و مەلا محەممەد و ئەوانە ئیستا هەمویان وەفاتیان کردووە ئەیاموت زۆر کەیفی لەگە دەرسی داهات زۆر جددی بوو مەسا ئەو دەرسانە بەڕاستی و یەک تشیشتە بوو باوکم کە دەچووە دوور بوو لە گوندی خۆی لە خوێندن دەهاتەوە باوکی جوتیار بوو دەهات ئیشی جوتیارەتی لەگە باوکی تەواو دەکرد چ چێلان باە چ دووریم باە ئەو دوای دەگەڕاوە دەرسەکانی خۆی چونکە بەخۆ دەزانێت ژیانی پێشان زۆر سەخت و ناخۆش بوو دەبای لەسەر فەلاحەتی بوو ئەو ژیانە. ڕەفیقاتی و کاتی جەنابی مامۆستا لەگەڵ چێ زیاتر ڕەفیقاتی دەکردیان لە هاوتەمەنەکانی ئەو چێ بوو؟ هاوتەمەنەکانی مامۆستا مەلا سابیر هەبوو بۆ دوایی لە گۆڵدەرە لای ئەوەی مەلابوو دوایی لە پاش گۆڵدەڕی هاتە کونە گورجێک کە تەنیش دارەتووە گوندی دارەتوو لەوێ مەلابوو مامۆستا مەلا ئەسعەد هەبوو مامۆستا مەلا محەممەدی باغەمرەی هەبوو بۆ دوایی بووە مەلای دارەتوویە پاشی بام کە بام لە دارەتوویە نما لە ئەو سێ چارنە مەلا مامۆستا مەلا خورشیدیش بۆ دوایی لە مزگەفتی حاجی مرادی بوو لە ساری شێستەکان ئەمیش وەفاتی کردو گشتیان وەفاتیان کردووانە. وەکو کەسایەتی جەنابی مامۆستا ئەوەی کە باز دەکرات تێکەلی لەگەڵ خەڵکیانی خەڵک چۆن باسییان بەخۆی زۆر ئیجتیماعی بوو زۆر یان لە کۆمەڵایەتی دائیمەن پێی خۆشگە خەڵک تێکەڵبی دائیمەن هاتووی خەڵکی دەکرد پێی خۆش و خەڵک بێتە مزگەفتی هاتووی نوێژەکان بکە ینی زۆر جار مەسەرەن دەچووە ئەگەی نوێژ نەکرد دەچووە ماڵی دەچوو نییە نەسەعی دەکرد ئاخری ئەوەکەی کابرا لەگە خۆ دەهینا سبحان الله دەستی بە نوێژی دەکرد ینی ئللا مەرەقی هەندێ بوو خەڵکی مزگەفتی زیاد بی زیاتر بەس کاریگەری بە لەسەر خەڵکی ینی لە خۆشەکەی و پێکەنینی و هەیبەتی و هەیکەلی و ئینسانەکی دەمچاو پاک بوو دەمچاو سوور چاوشین دەکرێت چۆ لە بە پێکەنین و بەخەندە لەگە خەڵکی وعزی بە نەسیحەتی خەڵکی دەکرد. بەڵێ ئێستا جابەی خەڵکی لە بۆ ئەو جەنابی مامۆستا چەندە قسە و داواکانی هەرجەیەکی مەلایەتی بکرد باە ئەو خەڵکە هەموو ڕووی لە مزگەفتی دەکرد ینی زۆر جێ هەبوو ئەمن کە ببیرم دێ لەگەری دەچوینە ئەو گوندەی مثلا نەقل دەکرا چی لە 12 هاواروان بەبییر ناچکە من نەبوومە وەختی لە کەلوەڕی لە ترکەلان لە سولەیمانبەگ ئەو سێجەیە یانی کە دەچوین هەردوو سێ نەفەر نوێژیان دەکرد کە بە باوکم کە سێ چارمانی پێ دەچوونە سەعی دەکرد مزگەف نەدەما حوشە نەدەما جێ نەدەبوو هەمووی دەبۆ موسەلی سەرەتای کە مامۆستا دەڕۆژ خەڵکەشی کەم نوێژیان دەکرد ئێستا بەبیرم دی ئەمە لە سولەیمانبەگ من ساری 6 سولەیمانبەگ 3 کەس نوێژی دەکرد لە 400 ماڵی ینی بە پێشش مانجی پێ عەرەب نشین بوون هەموو عەرەب نشین بوون 100 ماڵیش تورکمان بوون 3 کەس نوێژی دەکرد ینی ئەو 3 کەسەش ئەم بەخۆم بە چاوی خۆم دەدین بە پێخواسی دەهاتنە مزگەفتی وەی لێکردنیە هەمووی نییە دەست بە نوێژێ کرد نە مزگەفت جێبوو نە حەوشە نە عوجرەی تەنیشتی عوجرەی گەورە هەبوو هەمووی پڕ دەبوو لەگە نوێژی لە خودبەکانی مامۆستات لەبیر مایە و کاتێک کە خودبەی دەخوێنەوە لە خودبەکانی زۆر بەتوندی و بە تووڕەیی ئەوە دەکرد دەموچاوی سۆر دەبەوە دەموچاوی سۆر دەبەوە بە تووڕەیی هەر شتێکی ڕووداوی ئەو هەفتەی هەبایە باس دەکردن ئەو هاتان کردووە ئەو هاتان کردووە ئەوە ناشەرعیە ئەنی دەڕۆشت ناو
چۆن دەڵێ لە بواری کۆمەڵایەتی لەگەڵیان تێکەڵ دەبوو ئەو زەتەوعێکی خۆشی دەکرد ونیە ینی برێ خوتبەکانی تەقلیدی بی ینی چڕ و داوەکە بوو لەو هەفتەی لەو منتیقەی لێتی پێی دەگوتنەوە ئەگەر چی خراپە باە بە چاوی دادانەوە ئەو شوێنانی کە مامۆستا خوتبەی لێو خوێنیتەوە مزگەوتی وەرگرتیە کامانە بوون ئەوانەی کە خوتبەی لێ وەرگرتیە من کە ئەمن بەبیرم دێ لە کەلوەڕی عمرم 3-4 ساڵ بوو ئەو لە کەلوەڕی ئەوە خوتبە و ئیمام و خەتیب بوو بەس ئەو وەختی لە ئەوقاف نەبوو بەس پاش کەلوەڕی لە ترکەلانی ساری 64 لەوێ تەعین بوو ئاوقافی کەرکوچێ کە تەعین بوو لەوێ 5 ساڵ لە کەرکوچێ بووین تورکمان بوونەوە 100 مانگ تورکمان بوو عین ئەوها نوێژنەکەر بوون گشتیان ماعدا وازم 5 یان 6 نەفەر بوو ئەوها نوێژیان دەکرد ماشەڵڵا الحەمدولله بەو 5 ساڵەی زۆر خەڵک ڕووی لە مزگەفتێ کرد بەڵێ مامۆستا لە هەولێر با بڵێن لەدایک بووە لەبەرچی مەسەلەن لەو شوێنانە خوتبەی وەرگرتێ بۆ نمونە لای کەرکووک وڵی لەبە هەندە زروفی ئەو ستەم و ئەو شتانەی نییە پێقبول نەدەکرا تەحملی نەدەکرد لەو منتیقەی خۆمان گوتی ئەمن بچمە دەرێ باشترە پێی خۆش و ئەوە باشترە ینی ئەوانەی کە شتێک نەحەق بە و قبولی نەدەکرد ئەوانش چۆن دەڵێن لەگە یەکە نەدەگونجان ناعیلاج بەجێ لێ وەڵا ڕاز دەڕۆیش دەچوە دەرێ ئەو جێ خاستە منتیقەی کەرکوچێ زیاتر لە کەرکووک مامۆستا بوو بەێ زیاتر لە کەرکووک بوو کەلوور هەر عادی کەرکووک بوو ترکەلان سلەیمانبەگ بەس سلەیمانبەگ بۆ دوایی بۆ عاید تکریتی هەر لەوە شوێنە نەماوە هەڵۆش لە سلەیمانبەگ لەوێن دەرێ آخر شوێنی بوو دوای کو هاتووە هەولێرێ دوایی کە لە سلەیمانبەگ لە نوێژی جمعە وتاری دەخوێندەوە لە کۆتایی وتارەکەی وەفاتی کرد تا وەفاتیشی کرد هەر لە ئەو شوێنانە بکە عالم تا وەفاتی کرد هەر لەوێن لە سلەیمانبەگ بە جەنازە مەیتەکەمان هیناوە لە دارەتوی شاردمانەوە تایبەتمەندی جەنای مامۆسای باوکت لەگەر مامۆساکانی تر بەڕەسەن کە دنیا دیتەن و لەگە خەڵکی تێکەڵ بوون ئەو خاڵانێک کە مامۆسا زیاد دەکاتەوە لەگەڵ مامۆساکانی تر وڵی یەک لەوان کە مەسەن پێشنێژی دەکرد 20 مەلا 25 مەلا دەهاتن منتیقەی کەرکووک و هەولێر دەهاتن سلەیمانبەگ یان ترکەلان دەگۆ مامۆستا مەلا عەبدولواحید ئەچووە پێشکەوە دەنگی زۆر خۆش بوو دەنگی خۆش دەنگ کەچی هەبوو نییە دەنگات دەنگ لە هەموو خۆش دەبی ئەتوو پێ خاستە ئی مەغریب و عیشا و سبەینی بە دەنگ بوو لە خەسڵەتەکانی تر تایبەتی هەبوو مامۆستا لە خەسڵەتەکانی یەک تشتی هەبوو سەخی بوو زۆر سەخی بوو یعنی ئەگەر نانەکی خۆشمان هەبایە لە مارێ شیوەکی خۆشمان هەبایە پێ نەدەخورا دەگۆ نازم لۆ کەس دیار نییە دایم بە میێوان بوو زۆر بە میێوان بوو ئەنی کەسەشی دڵگەورە بۆی کە پێ خۆش زۆر قەت ینی تشتی و هەم نەدیتیان کەس و ئەوی پێ ناکردی ئەوی ئەو دەیکا خاستن مەسەرەن سرە مانگە مەعاشی وەردەگرت دەچوو چێها ماری یەتیم باە بێوەژن باە فەقیر باە دەچوو ئەرزاقی لۆ دەکڕین و بە یەکەچی دەینا دەبێن دەرێ حتا لە 12 هەواری ئەحمەد هەبوو ئەحمەد 12 هەواری بۆ دوای پێش ساڵە وفاتی کردی لە دارەتوێ ماری هاتەوێن دەرجێ گونتێکسوو دەیگۆ زۆر جار ئەمە شەوان پاش مەغریب عیشایە دەبین مامۆستا مەلازمیە پێش دەخت شتەکی لەدایە بڕۆ لەو مارەی بدا ئەو مارە یەتیمیان هەیە چتی لۆ دەبردن مەرق لە سلەیمانبەگ بەخۆم ئەمن ئەوم بە چای خۆی لە ترکەلان بەس ئی ئەو پێشترم ئەوە داکم لۆی دەجێڕامەوە و جەماعەتیش کە ئێوە منداڵ بوون دواترش کە گەورە بوون زیاتر تەکیدی لە چ دەکردەوەکو ئامۆژگاری لە کوڕەکانی وڵی دائیمەن پێخۆش و ئەمە لە ڕێڕاست بگرین لەگەر نوێژ و ڕۆژی و لەگەر دین و ئاین و تووشی ئیشی خراپ نەبین ینی ڕێگای ڕاست بگرن ڕێگای چەوت نەگرین دایم نەسیحەتی دەکردین لە هەموو لە ماری بەڵێ ئەو ئامۆژگاریانەی کە لە کردداری مامۆستا فێربووی نەک ئەوەی کە بە قسە پێتان بڵێ چی بوون لە کردداری دائیمەن کە لە نوێژە دەچوت دەگوت دەبی بێ لەگە بچینە نوێژێ لە نوێژی بە جەماعەتی زۆر مەرەقی بوو دائیمەن لە مزگەفتێش بوو ینی زۆربەی ژیانی خۆی دائیمەن پێی خۆش بوو کە ئەمە دەچوینە هەر جێژی خانی مەلای پێخۆش بوو تەنی مزگەفتێ بی دائیمەن پێخۆش بوو لە مزگەفتێ نییە عیبادەتی خۆی بکە لە دائیمە تەنیش مزگەفتێ بوون ئەمە
دەوری 2 سال 3 سال لە خزمەت مامۆستا عەبدولواحیدم خوێندووە 2 سال 3 سال لە مەدرسەکەی بووین لە لای مامۆستا عەبدولواحیدی قورئان و ئەوانەمان هەموو خوێند تەواومان کرد لە لای مامۆستا عەبدولواحیدی دوای مامۆستا عەبدولواحید چوە قەراجی ئەمنیش چوم لە مارێوان دەرسێکی پێدەگۆتم لەوێدا دەنیشتم لە مارێ مامۆستا عەبدولواحیدی ئەوجا لە پاشان مامۆستا مەلاواحید گوتی پێم خۆشە بچێ ناوپەقەیان هاتمە هەولێرەوە لە هەولێرەوە هاتووە مزگەوتەکەی حاجی قادری لای مەلا پائیزی لەوێ تقریب 2 سال 3 سال لە هەولێر بووم لە هەولێرم خوێند ئەوجا لە پاشان مامۆستا هاتەوە لای هەولێرەوە لای گەردیەکان دیسا مەدرسەی داناوە چوومەوە لای مامۆستا عەبدولواحیدی لەوە خوێندم لە پاشان کە تەواوم کرد ئەوجا هاتمە هەولێرەوە هاتم بۆ هەولێر لێرانە مامۆستا عەبدولواحیدش لە گوندەک بوو ناوی ترکەلان بوو لەوێ گوتی وەرە ئێرە و مزگەوتێک شاغیرە لە خۆت ئیمتیحان بدە و بەرکەم ناجح دەبی بۆ ئەو مزگەوتەی والله ئەمش هاتمە هەولێرەوە چوومە لای مدیری ئەوقافی حەریزەکەم دایە گوتم ئەمەش داخلی ئیمتیحان دەبم قبولی کرد مدیرەکە ئەو شتەی قبول کرد لە پاشان گوتی ڕۆژی هەفتەیشکە وەرەوە ئیمتیحانەکە دەست پێ دەکا علمی نەحوی پێدەگوتم تقریب سارە ئەوە لەوێ نەحوی پێدایە من هاتمە حاجی قادری هەر نەحوم دەخین ئەخ تەلەبە بووین ئەوانەوەشتە مستەعیدیان هەبوو ئەمە سوختە بووین هەنجێ مندار بووین لەلای مستەعیدەکان دەماخین لە هەولێرەوە مامۆستا عەبدولواحید زۆر پیاوەشی بەدین بوو زۆر عالیمیش بوو عالیم بوو ئیجازە علمی وەرگرت بوو لە هەولێرەوە لەکن باشی مەلا پائیزی ناوی مەلا عەبدوڵڵا بوو ئەوە ئیجازە علمی لێ وەرگرت بوو زۆر عالیم بوو و زۆر بەدینیش بوو دائیمەن هەر شتێکی هەبا سیپە پارە و مارەی هەبا دەیدا فەقیران یعنی بەخۆی ئەوە بێ پارە دەماوە ئەیدا بە فەقیران دائیمەن و لە مارەوەش خواردنی بکرد بە ئیلا بۆ جیران و فەقیر و فوقەڕای دەنارد دەبا میێوانی هەر هەبوو بە دائیم میێوانی دەهات لەو مەلایەکان دەهاتن فەقیر دەهات ئەوە هەموو لەگەری دەهاتن دادەنیشتن لەگەر مامۆستای لە مامۆستای زانین سپێر بووم نەحوو فێر بووم سەرە فێر بووم فیقە فێر بووم فیقە ئەوانە عیلمانە هەموو فێر بووم لە لای مامۆستای ئەدەب و ئەوە و نوێژ و مێژ و چی و چی و هەموو لە مامۆستای فێر بووم ئەوە لە مامۆستام وەرگرتووە زۆر سەخی بوو مامۆستا عەبدولواحید زۆر سەخی بوو یعنی ئەوەندە سەخی بوو قەتعیەن نەمدیوە پیاوشی ئەو پیاوەی سەخی بی بەدین بی بەڕەحم بی زۆر بەڕەحم و بە شەفەقەت بوو لەگە عالەم زۆر عاقلیش بوو هەموو شتێکی بە گەر هەمەی خۆی دەکرد بە عاقلی خۆی لەگە عالەم بەڕێوە دەچوو و عداوەتی لەگەر هیچ کەسێک نەبوو ڕەحمی گەلە زۆر بوو شەفەقەت زۆر بوو زۆر بەدینیش بوو زۆر مسلمانیش بوو لەسەر دین زۆر مکر بوو جارێ نوێژ و مێژەکانی هەمووی بە جەماعەتی دەکرد دائیمەن وەعزی بۆ عالەم دەخیندەوە وەرە نوێژ بکەن ڕوو لە خوا بکەن کورە دەمرن کورە ئاخرێتان خیامەتە سیپەتی مامۆستای هەمووی ئەوانە بوو بەڕێز مامۆستا عەبدولواحید بەر ڕەحمەتی خواکەوێ مامۆستایەکی خاوەن هەڵوێست بوو هەم لەسەر بیری نەتەوایەتی و هەم کەسێکی بەجواب بوو لەسەر بنەمانە گۆڕەکانی ئیسلام و خاوەن موقیفێکی بەرز بوو بۆ ئەوەی ئەو پەیامەی کە لای بوو بە جوانترین شێوە بیگەێنێ مامۆستای بەڕێز زۆر کات سەرانی بەعس داوایان لێ دەکرد بۆی کە لەسەر مینبەر قسە بە شۆڕشی کورد و سەرانی کورد بڵێ بەڵام مامۆستای پایە بەرزمان هیچ کات ئامادە نەبوو ئەوە بکە بیانی ئەوەی پیانەدا دەیگوت مینبەر هی ئەوە نییە قسە بە هیچ کەسێک بگوترێ بۆیە من ئامادە نیم هیچ وشەیەکی نەشیاو بۆ هیچ بەندەیەکی خوا لەسەر مینبەر بەکار بێنم مامۆستای بەڕێز ئەوەندە زاهید و بۆ خوددا سڵحاو بوو زۆر کات خودای گەورە پەردەی هێندیشی لەبەر چاو بۆ لادەدا جارێکیان ئافرەتێکی هاونشینی ئەو شوێنەی کە مامۆستای بەڕێزی تێهاشە لە سەفەرێکە بە کارەساتی ئۆتۆمبیل جانەسپێرێ ئەو پارە و ماڵەشی کە هەیان بوو لەلای ئەو ئافرەتە بوو دواتر ئەو ماڵە سەرگەردان بوو نەیانزانی ئەو پارەی لەکوێ هەڵگرتووە دوجار ڕۆشنە خزمەتی جەنابی مامۆستا و پێیان فەرموو مامۆستا ئەو پارە و ماڵی کە هەمان بوو
لە لای فڵانە خاتن بوو ئەویشان بەهۆی ئەو کارە ساتە وەفاتی فەرموو. جا چ دەکرێت بۆی بتوانین ئێمە ئەو پارە بەدەست خینەوە؟ زۆر پێویستین. مامۆستای پێبەرز دوای ئەوەی سەڵات ئیستیخارە ئەنجامەدات و پێیان دەڵێ بڕۆن پارەکەی لە فڵانە شوێنەدانایە. جا ئەوە دەبێت کە دەڕۆنە ئەو شوێنەی کە مامۆستا نیشانێنەدا سەیرەکەن پارەکە ئەلەم شوێنەیە کە مامۆستا ئاماژەی پێکردن. مامۆستا زۆر بە هەڵوێست و کۆڵ نەدەر و بەردەوام بوو. کەسێکی حەق بێژ بوو، هیچ کات ئامادە نەبوو بەموو لەو حەقە لابدا کە لەو پەیامەی خوای گەورە کە پێێتی چۆنە ئاوا بە شوێنی خۆی بگەێنێ. خدای گەورە دەرەجەی جەنابی مامۆستا عەبدولواحید عالی کات و مامۆستا عەبدولکەریمی کوڕشی کە ڕەحمەتێکە لە شاری هەولێر خوای گەورە تەمەنی پڕ لە خێر و بەرەکەت کات بۆمانی تەمەن درێژ و عاقبەت خێر بکات. بەڵێ بینەرانی ئازیز و خۆشەویستی ڕچەی زانایان دووبارە سەلامی خوای گەورەتان لەسەر بێ لە خزمەتی جەنابی مامۆسای مەرحومە. هەڵبەتە جەنابی مامۆسا خوای گەورە دەرەجەی عالیکە دوو کوڕ و دوو کچی هەبوون. کوڕی گەورەی ڕێزدار مامۆستای زۆر خۆشەویست و بەرەکەتی هەولێرێ مامۆستا عەبدولکەریمە. خوای گەورە تەمەنی پڕ لە خێر و بەرەکەت و عاقبەت خێریکە ئینشاءڵڵا. لە خزمەتی ئەوە ئەگەر چی مامۆستا تەندروستیشی ناجێگیرە، بەڵام ئەمە هەر لۆ ئەوەی کە کوڕی مامۆستای و هەمیش وەکو بەرەکەتێک لە بۆ خۆمان و لۆ بەرنامەکە حەزمان کرد زانای مامۆستا بدوێنین ئەگەر چی باری تەندروستیشی نالەبارە. مامۆستا لەبەر ئێمە لە زمانی تێناگەین ئەگەر زۆر لێ نزیکیەوە نەبین بۆیە کاک سەنگەر خوای گەورە پایداریکە کە لە خزمەتی جەنابی مامۆستادا الحەمدولە کە لە وتەکانی ئەو تێدەگا ئەوش لە خزمەتی جەنابی مامۆستا قسەکانمان لەبۆ ڕوون دەکاتەوە. مامۆستا جان ئەگەر پێم بڵێ مامۆستای ڕەحمەتی پێناسەی مامۆستای بکەیت چ مامۆستایەک بوو، ینی فەرق و جیاوازی لەگەڵ مامۆستایەکانی ترە کەسایەتی مامۆستای باوک با بڵێن. بسم الله الرحمن الرحيم والصلاة والسلام على رسول الله. مامۆستا دەفەرمێ دەرێ بەحسی بابم بکەم بە دوو جەلسە و بە سێ جەلسە دەرێ تەواو نابی ژیانش سەیری هەبوو لە ژیانی باشە تێگەشتن زۆر کەفی بە میوان دەهات بۆی پێی خۆش بوو ڕۆژانە میوانی هات بە کەسێک لەگەڵ نانی خۆرەبەری ئەوە جاری دەرێکە بۆ ئیمام خەتیب لە گردەچاری بوو. مامۆستا بەڕێز لە خزمەتی مامۆستا دەرستان خوێندیە؟ گچکە بووم دەرێ قورئانی پێگوتم لە بیدای لە کنێوی بخوێنتم زۆر فەقی لەکن هەبوو لە گردەچاری فەقیشی هەبوو بابی بەڵێ دەرێ عوزرەکە چار ئەوە بوو چار غرفە بوو دەرێ لە سبەینە ساعت 8 دەچوو دەرسی بە ڕەبەکانیدا بە فەقیەکان دەرێ ئەوە جاری ئەوانەی کە سوختە بوون ئەوان دەرسی بۆوان دەدا دوایە موسعیدەکان ئەوان دەشیان لەکن دەخین. ئەو عیلمانم پێ برێ مامۆستا کە مامۆستای ڕەحمەتی تێیدا مەعلام بوو زۆر شارەزا بوو زیاتر لە کامە علمی مختصر معانی بەڵێ بەلاغە بەڵێ وفقه ئەعانەت دەڵێبین چار مجەلەدا دەرێ لەویش بەرێ لە نەحو سەرفی شارەزای هەبوو زۆر تەسریفی مەلا عەلی بەڵێ ئەجومیەش گچکان بەرێ لە منتەقە دەرێ لە منتەقیش ئیساودی دەرێ ئیساودی فتق قریب مامۆستا ئیجازەی دەدا مامۆستا ئیجازەی نەددا دەرێ ئەوانی کە ئیجازەیان دەدرێتە تەواو تەڵەبەکە دەگو بڕۆکن ئەوانی کە ئیجازەی دەن هەڕۆکنەوەن ئەوان ئیجازەکەت با بدەنێ ینی دەرسەکەی هەموو پێدەگوتن عیلمە شەرعیەکان ئامادەی دەکرد بۆی کە ئیجازەی بگرن دواتر ئیجازەکە دەگوتە بڕۆنە خزمەت فڵانە مامۆستا وەریگرن لەبەر چی مامۆستا نەیدەدا دەگوت کە ئەوانە مەسوول دەبن ئەمام ئەڵڵا ماشەڵڵا خۆی دەپارێت دەرێ بەخۆی ئیجازەی پابم لەکن مەلا محەممەدی لە عوزری لەوێن ئیجازەی بەگرێتە بەخۆی بەس بەخۆی ئیجازە نێت دەفەقیەکان باسی تەقوا و وەرعی جەنابی مامۆستامە لەو کێ مامۆستا ئەوەی لێوێن دەرپاریاندا مەزباق بوون دەگوت دەیان گوتە من گچکە بوون دەگوتە مەشاکەوی بابت کە بزان خۆ بەقا ئەوەی ئاغەی نەبووە لەگەڵ ئاغان زۆر تەفاهمی نەبوو ینی چۆن دەڵێ لەگەڵیان تێکەر نەبوو تێکردنەوە بەر یان لا کرمان یان لا ئاغێ بگرێت لەگەر دینەکەەوەی لەکرد بکە لەگەڵ حەق بیتن نەک لەوەی کەستەم دەکات بەر ئەوالەیە ئەوەندەی من بزانم مامۆستا جەنابی مامۆستاش هەر لەبەر ئەو حەق بێژەی خۆی و لەسەر دینەکەی هەر چۆن دەڵێ شار بەدەر دەکرێت تا ئەو کاتەی ینی هەوفاتیش فەرموو نەیتوانین لە شوێنی خۆی بەحەوێتەوە بژی دەرێ پێش ئەوی گوند تێکچیتن دەرێ بام خوا عەفویکە هاتە هەولێرێ پێش بەڵێ باسی عیبادەتی مامۆستانەکە وشک ئیسفادە لێ بکەین لە عیبادەتی ئەو زۆر حەزی لە شەو نوێژ ینی بە بەردەوامی شەو نوێژ دەکرد کە حەزی لێ بێت بە بەردەوامی
نانی سمین لە خوارد ڕۆژە مەدرسەی بەلە تا ڕۆژە دەهات دەرسی دەگوتەوە دوای دەهاتەوە نیوڕانیش دەرسی هەبوو تاوای دەکرد ئەو مساعیدەکان دایانخین بەلە بینی عسر و نیوڕانی عسر ئەو دەکرد پاش عسرەکان لە بۆ سوال و جوابی دادنی لە مزگەوتی لە پاش عسر دە بە سوال جواب بەڵێ ئەوەی پرسیارەکی هەبایە ینی بە پیر داواکاری و داوا و پرسیارەکانی خەڵکی دەڕۆیشت بەڵێ دەرێت تا چوینە 12 هەواری گوندی 12 هەوار بەڵێ لێون دەریش خەرکە زۆر پێی خۆش بوو پێیان خۆش بکە هاتەوێن دەر لەوێش هەر مەدرسەی دانا تەڵەبەی هەبوو مامۆستا لەوێش دەروشی گردە چاری نەبوو بە هەیبوو بەس وشی گردە چاری نەبوو گرانی بوو ئەو وەختی فەقیری بوو نەبوونی بوو ئەو وەختی حەف سار بوو باران نەبوو لەبەر ئەوە دوای هاتەوە هەولێرێ بەڵێ دەرێ شێخ کاکە ڕەحمەتی خوای لێبی دەرێ نادی دوو بابم گوتی وەرە گوتی بڕۆ کەرهوڕی لێوێن دەر بێ مەلانە هەڕۆوێن دەر ئەو ناردی بەڵێ ئەو ناردی بەڵێ دەرێ خەڵکە زۆر باش بوون خەڵکی کەرهوڕی بەڵێ مامۆستا تەعامل و هەڵسوکەوت لەگەڵ خەڵکی چۆن بوو چۆن تەوعیە دەکردن دەرێ دایم لەسەری خەڵکی دەگۆی بکاردن دەگوت دایم دەگوتە خەکەی باش بە غەش مەکە لەسەر ڕێی ڕاست بە ئەتوو وەکو مامۆستا عەبدولکەریم چت لە بیر مایە بۆی کە مامۆستا نەسیحەتش توی کردبیتن هەر بەردەوام لە مێشکت مابی دەگوت کوڕم دەگوت لە پاش مردنم دەگوت باش بە لای خەڵکی ڕوود خۆش بێ لای خەڵکی چاک بە مەسەلە خێرە خێرات و خێرات لە پاش لەمکە ئەو نەسیحەتانی دەکرێت قەت خۆت پێ گەورەتر نەبی لە خەڵکی ئاشتاش مامۆستا زۆر ساخیش تەبعات بوو بەڵێ بەڵێ درێژایی بەباز مریشکێکمانە بە درێ زۆر بە سەختە داری ئەم مریشکەشی کوشتەوە لەو میوانەکەی ئەس دەگوت داکەم بە خۆشی لەوە سەڵی دەگوت مەلات و مریشکت نهێشتە ماشەڵڵا دەرێ فەرقی هەبوو لەگە ئەوان کە دەرێ زۆر ئەسپەی خۆش بە خەرکی بێتە ماری نانی بەخوا لەگەری زۆر میوان دۆست بووە وچی ئەوان کەنەوە یا ڕەبی خوای گەورە دەرەجەی عالی کە مامۆستا هیچ بەسەر هاتی ئەوت لە بیرمایە باسکەی مامۆستا لەتیفەیەکی خۆش یان نەسیحەتێکی ئەو لەبمانی باسکەی دەرێ ئەمن ماری خۆم کرد چمە دەرێ دکتۆر حەکیمی برام دەرێ ئەو زیاتر لەگەری ماوە ئەوەی لەکن هەیە بێ خوای گەورە تەمەنت پڕ خێر و بەرەکەت کە ئینشاءالله خوا لە بۆمت بێلی وەکو بەرەکەتێک ئینشاءالله هەر چ شتێک توێ باسی کرد لەسەر مامۆستای بەڕێز ئەمە لە خزمەتی مامۆستا دەرێ دوایە چوینە سەرگەڕان خێتەوە بزاوی دەرێ چوینەوە دەرێ لێون دەرژەندەک ماوە دەرێ دوایە وەفاتی کرد بەڵێ 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 دەرێ بەرای لێ نەبوو مردنەکەشی زۆر سیر بوو ڕۆژی جومعە بوو مردنەکەشی دەرێ زۆر سیر بوو ئەو ڕۆژی دەرێ میوانیشی هەبوو بەرای لێ نەبوو لە گوتبەی دووەم ویستە دوعای بکە هەستەوە بەر لە دوعاکەی وەفاتی بەڵێ وەرەکە لە سەبەر بوو سلێمان بەس دەرێ مەدەخە عەرەبن لێرجانیش یعنی خودبەشی بە عەرەبی دەخوێندەوە لەوێ مامۆستا هەر بە عەرەبی بە خودبە هەر بە عەرەبی خەڵکەشی زۆر بەگەر جەنازەکەی کە تا بنیان خەستخانەی دەرێ دوای گوتیانە خەستخانەی گوتی ئەمری خۆی کردێ بەرێ وتی ئینا لله وئینا ئیلەیهی ڕاجعون دەرێ تەلەڤیزیۆن هەرێکە بەحثی سەشی دەکات باسی مەوزوعی دەکات بەڵێ دەرێ بام ئەوەی نەبوو باسی دەکات دەکات قال الله وقال الرسول صریحەت لە دینەکە تکو بە ئەو های دەبوو مامۆستا دوعای خێرمان لێ بکە ئەمە دەست مازەکەین خوای گەورە بۆی مشەڕەفی کردین کە لە خزمەت جەنابتانە لە خزمەتی مامۆستای وا بەڕێزا قسەمان کرد خوای گەورە دەرەجەی ئەویش عالی کاتن و بە خزمەت ئەوی شادمان کاتەوە ئینشاءالله مسپاسی جەناب دەکەن شتێک تەبێ ئێمە خزمەت کارتین دەرێشتێکی زۆر باشە و بەرنامانە دەرێ لقای لەگەر عولەمایەکان دەکەن لەگەر زانایان دەرێشتێکی زۆر باشە ئەمەش پێم باش دوعامەلەکە مامۆستا خوای گەورە لێمانی قبول کە ئینشاءالله ڕاگیری و بەردەواممان کە دەرێ یا ڕەبی خۆیان کولێرە کۆت کردینەوە لێوێن دەشکۆمان بکەیەوە تەماشایەک دی بکەین لە بەرامبەرێک دابنیشت اللهم ئامین بەرنامەکەمە هەر ناوی ڕچەی زانایانانی ڕەچەلەشی مامۆستایانی ئەوانەی کە حوزرە و مەدرسە و فەقێ و ئەوانیان هەبوو خزمەتی شەرع و دینیان کردیە هەمویان دەینەوە گۆڕە لە بۆ جیلی ئێستا کە باسییان دەکەین کە ئێمە کورد ئەو مامۆستا بەڕێزانەمان هەبوو کە هەموو ژیانی خۆیان لە حوزرە و مەدرسە و مینبەر و میحرابا سەر بکردووە ئینشاءالله زعما و بەرنامەکە تایبەت ئەوەیە مامۆستای بەڕێز آمين إن شاء الله زياتريش دبي إن شاء الله يا ربي أنا أولى راس لسري راس بين الصراط المستقيم والله إذا هدف ماني كخوالي ماني قبول كأجنا ما دي بنو بلاش دتشي وخسارة من دي إيرو أبي دبين
ئەکسێرەتی علەما بە هەندێک بەهیلاک چوینە بەڵێ ڕاست ئێستا کەش دەبی دوعا بکەین خوای گەورە هیدایەتی هەموو لایەکمان بداتەوە ڕاجیرمان کاو بە دوو مەنسەب و دینار و دۆلار و ئافرەت نەمان با ئینشاءالله يوم لا ينفع مال ولا بنون أما الآيات بدن لو تدخل ما وصلت حظ القرآن يعني. يوم لا ينفع مال ولا بنون إلا من أتى الله بقلب سليم. کاک دکتۆر جان طبعا ئێستا ناو مەکتەبەی گەورەی مزگەوتی سەحابەین کە مەکتەبێکی زەخمە ماشەڵڵا بەڵام لەو گۆشەیە دەبینی کە نووسرایە مەکتەبەی مامۆستا عەبدولواحید و مامۆستا عەبدولکەریم خوای گەورە دەرەجێ و عالی کاتن و ئەوەش عاقبەت خێر کە ئینشاءڵڵا یانی چی مامۆستا ئەو کتابانی هی ئەوان لەسەریان خوێندووە یان چی؟ ئەوە دایمەن ئەمن کە لە پاش نوێژەکان لە عوجری دادەنیشت دایم کتێبەکی دەست دای دەخیندەوە مەرەخی خوێندنەوە بوو بە ڕەحمەتوی ئەوتە کتابی لەوەی زیاتر بوو بەس هەندە چی وەختی خۆی مامۆستا مەلا سەید محەممەدی پیرداود و یەک دوو نەفەری کە مامۆستاکە هاتن دەیانبەر لە بەغدایە ئەوەی مەخطوطاتی قەدیم بوو نییە پارەی دەکرد لە ساری هەفتایەکان هەنگینێ مەجمەعی عێراقی ئەو کتابانەی بە پارەکی باش دەکڕیەوە ئەز لەوەندی کتابەکانی کەم ماوە بەڵێ بەڵێ مامۆستا کاتێک کە بڕوانامەی وەرگرت دواتر مزگەوتی وەرگرت هەر ئەو مزگەوتانێک کە دەڕۆیشتێ حوزرەی لێ دەکردەوە قوتابی هەبوون بەڵێ دائیمەن قوتابی هەبوو هەوەسی لە هەوەسی دەستگۆت نەبوو دەیگۆت ئەگەر دەرسی برێەوە تو ئەو تشتت قەل لە بیر ناکەی دائیمەن دێتە زەینت یان لەبەری دەکەی عندی کە برێەوە و فەقی لە ئەو فەقیانەی کە هەیبوو کە پێشی ئەم لە گردە چاڵ هەیبوو ئەم بەخۆم ولادەتم جێژنیکان لە ساڵی 57 لە جێژنیکانی شەی بوو مەلا عەبدوڵڵاه مامۆستا مەلا عەبدوڵڵای پەرپیتانیەوە فەقی بوو مامۆستا عوبێد بۆ دوایمان بووە مامۆستا معەلیم ئەوە لەکوێ لای دەخوێنەوە وەسای پەرپیتانی ئەوە لە گردە چاری دەیانخێت ئەوانە مامۆستا مەلا محەممەد لە بەردەڕەشیە ئێستا لە ژیان ماوە مامۆستا مەلا محەممەد ڕەشید هەر خەڵکی دارەتویە بوو لە کەرکووکێ ئیستا ئەوانەی کە ئەمن بێتە بیرم بەڵێ مابەستمەوە کاک دکتۆر جانیانی کە مامۆستا هەر مزگەوتێک دەڕۆشتێ ئیلا مەجموعە فەقێ شێر هەبوون دایمەن مەرەقی فەقێ بوو حتى لە سلێمانبەگی بوو دوو فەقی کوردی هەبوو لە لای حەلەبجە و لای سولێمانی بوون دەهاتن لەوێ تقریبا 5 مانگ دەمانەوە دەڕۆیشت نیە 2 مانگ دوای داهاتنەوە دەرسی بەو دوو کوردەی دەگوت تەڵەبەکانی بەس کورد بوونیان عربیان لە شوێنی بەس کورد بوون نازم ئەو لەوێن دەرێ هەست نەکرد عەرەب مەرەقی فەقیاتی بی و ئەو بەس کورد لەوێش کورد داهات نەکردنی سلێمان بەگە بەبیرم دێ دوو کورد هاتن ئەو وەختی لە لای حەلەبجە ئەو لای داهاتن لە کنیان دەخین سەربردەشی ژیانی جەنای مامۆستا لەوانەوانی باسکەی بۆن منە وەکو مووقیفێ وەکو هەڵوێستەیە کە جەنای مامۆستا هەیبوو بی وڵا ئەوە کە ئەمە چینە سلەیمان ساری 69 عادەتێکی زۆر عەنتیکیان هەبوو شەوی بەراتی کە دەکا نسفی شەعبان ئەو خەڵکان جاعێر و کوتی جاعێر و کوڕی جاعێر بەناو ماڵەکان دەکەوتن کەرەباب و مریشک و عالەشیش قاسبە دەیاندزی دەیانگوت ئەوە حرارە ئەم بەمەیان گوتیە ئەو شەوەی چ بدزی حرارە دەچن سەریان دەبڕی و دەیان خوارد و پێکەوە نییە 20 نەفەر لە ماڵەکان لێیان دەناو شەی بەرات بام هەر یەکەکە ئەوەل ئەوەی زانی یەکەم بەرات ئەوەلی نییە لەو خوتبەی دابەزێ سەریان ئەرێ وەڵڵا ناوزاوەکی تۆڕۆژ دەبوو نییە دەمونچاوی سۆر دەبەوە دەگوۆنگۆ عیب ناکەن شەرم ناکەن بە چ شەرعەکی ئەوە حەڵالتان کردی ئەنگۆ لە نسف شەعبان دەبی عیبادەت زیاتر عیبادەت زیاتر نەگوتی دزی بکەی
هەڵوێستی زەنای مامۆستا هەم وەکو ئەوەی کە لەسەر حەق بەجواب بێ هەمیش ئەوەی کە لەسەر مستەقیمی دین بڕاول و ئەولا خوار نەکاتەوە لا نەدا. سبحان الله زۆر ناشەرعی قبول نەدەکرد یعنی زۆر تووڕە دەبوو تەبیعاتەکەی وەبوو شتێکی ناشەرعی بدیت بە تووڕە دەبوو لە کابرای ئەو تەنی نێدا ئەو هەلی دەهات دەموچاوی سۆر دەبووەوە تووڕە دەبوو وەچی ئەوجێ تووڕەش دەبوو دەموچاوی سۆر دەبوو دەستشی دەدەرزی نییە لە حەزمەتان دەیویست یعنی کابرای بدە ئەو دەچی ناشەرعی حریز بوو لەسەر دینەکەی. کاک دکتۆر جان ئەگەر شتێکت مابێت لەسەر ژیانی زەنای مامۆستا لە بەوانی باسکە ئێمە لە یادمان نەبێ ئەمە لە خزمەت والله چەندی برین هەر تەواو نابی لە کەڕەم و لە سەخاوەت و لە دین و لە خواپەرستی بابم نییە الحەمدولله بەس ئەوەندێ ژیانەکەی تەمەنەکەی کورد بوو بە 58 ساڵی بەڵام بەبەرەکەت بوو الحەمدولله وفاتی کرد. هەم بەڕێستان و هەمیش مامۆستا عەبدولکەریم خوای گەورە تەمەنی پڕ لە خێر و بەرەکەت کە ئیدی گوێ ئەوتان گرتیتەوە بۆمانەیەکە زاتێکی ئەوە پاکەوە هەموو هەولێر بوون منە کوردستان بەگشتی هەولێر دڵی پێخۆش بۆی کە بەرەکەتێکە خوای گەورە بۆ ئێمە ناردو تەمەنی باقی کردی ئینشاءالله. کاک دکتۆرە من دەمێ پرسیاری ئەو بکەم باشە لەبەرسی زەنای مامۆستا زیاتر لە عەرەب نشینەکان زیاتر دەماوە ئەوە یەک دوو چۆن هەڵی دەکرد لەگەڵیانە ئەوان کورد و ئەوانش عەرەب؟ وەڵڵاهی لەوێن دەرێ زۆر جار حەوڵی دەدا بێتەوە هەولێر بەس هەندێک نەفەر هەبوو لە هەولێر ناویان ناینم پێیان خۆش نەبوو بابم بێتەوە هەولێری چکە بام یەک تەبیعاتی هەبوو لەگە خەڵکی زۆر ڕووخۆش بوو ئینسانێکی سەخی بوو ئینسانێکی دڵساو بوو یعنی هەبوو کەیفی نەداهات بێتەوە هەولێرێ نەوەک بێ ینی سمعی وەرگری ئەوە لە بەهەندە ئاگام لێ بوو دوو جارن ئەمری نەقلیشی دەرچوولەوە جارێکیان ئەمری نەقلی لۆ مزگەفتی شێخەڵای دەرچوو بە پیرمدی جارێکیان عینن پێشی وەفاتی ئەمەر دەرچوو بوو بەس الحەمدولله دوای وەفاتی کرد نەقلەکە نەبوو. لەگەڵ با بڵێن عەرەب نشینەکانی ئەوێ بەری ینی چۆن هەڵی دەکرد چۆن لەگەڵی تەعاملی دەکرد؟ والله لەگە عەرەبەکان هاتە پێشان بۆی زۆر جار مەسەلەن ئەگەر زەلام کوشتن هەبا یان دامی سیارەکە بای لەو مەنتیقەی دائیمەن ئەو بەشدار بوو زۆر جار داوای پارەی زۆریان دەکرد ویانە کە بام دەچوو بامیان هەم خۆش دەویست ینی لێ خۆش دەبوون عەرەبەکان لێ خۆش دەبوون لە زۆر جار مەسەلەن کورد لەوێن دەرێ جاری بەبیرم دێ منتیقی ئەو گوندەکانی ڕێی هەولێری جارێکی عەرەب هاتبوون کایانی هینابوو ساری شێستەکان 69 بوو 70 بوو ئەو هابوو ڕێیان لێگیرا وەڵا هەندێ نەفەر گوتیان کوردن وڵا ڕێقەی گوندەکیان گرت هەم گوندەکە چی هەنگ گوند بوو گوتیان مامۆستا هاتن ئەوانی صاحب کوردەکان هاتنەکەنەوەتی ئەوڵا بام لەگەریان چووە ماری عەرەبەکەی وڵا لێیان خۆش بوو وتیانمە لێ خۆش مادە مامۆستا هاتیە ئەو حادیسە بەبیرمە ئەوە زۆر حەوادیسی قەتل و دعم و دایم بەشداری لە سوڵحەکان هەمووی دەکرد لەوێن دەری لە سوڵحەکان زەنای مامۆستا کە کاتێک کە دەڕۆیشت حتمان لەبەرەوەی کە خاوەن کەسێتێکی مەزن بە لەبەرەوەی اعتیباریان لێ دەکرد و بەجیان وێن کە قودوەی وێن دەری و ئیمام و خەتیبی وێن دەری بوو لەبەر هەندی دائیمە ڕێزیان لێ دەگرت خاتریان دەگرت پارە و مارە عەفو دەبوون ینی پارەی هەموو لەبەریانە دەگرت لەو شت. خوای گەورە عاقبەتی ئەوەش خێر کا سوپاسی جەنابتان دەکەین و مامۆستاش لە فیردەوس ئەعلا شاد بێ ئینشاءالله. سپاسی بەش دەکەم ئەوتان چێش ئامادەی بوون لەگەڵ بەرنامە خوا موفقتان کە ئینشاءالله. أعوذ بالله من الشيطان الرجيم سيذكر من يخشى ويتجنبها الأشقى الذي يصلى النار الكبرى
ثم لا يموت فيها ولا يحيا قد أفلح من تزكى وذكر اسم ربه فصلى بل تؤثرون الحياة الدنيا والآخرة خير وأبقى إن هذا لفي الصحف الأولى صحف إبراهيم وموسى. بەڵێ بینەرانی عزیز و خۆشەویستی ڕچەی زانانەوەی پێشکەشمان کردێن تاوی ئەڵقەیەمزاری بەرنامەی ڕچە بوو لە خزمەتی مامۆستایەکی ناوداری کورد ڕێزار جەنابی مامۆستا عەبدولواحید عەبدولقادر کە مامۆستا بەڕێزە هەر لە تەمەنی منداڵیەوە لە خزمەتی فێربوونی زانستی شەرعی تا و کاتێک کە بڕوانامەی زانستی وەردەگرێت و تا دوا ساتیش ئاوا دەبێت کە لەسەر مینبەری پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەدەستی بەدەستنوێژەوە دەگەڕێتەوە بەربارەگای میهری خودایی. مامۆستای پیابەرز لە ساڵی 1923 لە دارەتووی شاری هەولێر لەدایک دەبێت و لە ساڵی 1970 لە سەلمان بەگ وەفات دەفەرمێت لە تەمەنی 58 ساڵیە. دواتر تەرمەکەی دێننەوە دارەتووی شاری هەولێر بە خاچی دەسپێرن. خوای گەورە دەرەجەی دزەنەی مامۆستا عالی کات و خوای گەورە عاقبەتی هەموو لایەکمان بەخێر بژێڕە بۆی کە لە خزمەتی ئەو مامۆستا بەڕێزانە لە دواسات لە فیردەوسەکەی خۆی شادمان کاتەوە. سوپاسی بینەریتانەکەین کە تا ئێستا بە دیار بەرنامەکەمان دانیشتن. بە خوای گەورەتان سپێرم. سلام علیکم ورحمة الله وبركاته.